بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برانا ملاك بخير بين إن شاء الله خير تاني أنا و خير جبنه. أما مجلس من مجلسي شكرا أخوار نوية كسنة لمزقوتا ريق بخري وأنجام بدري. رسول الله صلى الله عليه وسلم لفرمديك فرمي الفرق ما بين النكاح والسفاح الإعلان، أعلنوها في المساجد. فرمي جاوازين يوان نكاح واتا هاو سرگيري لقال السفاح، سفاح واتا داوين بيسي. فرمي جاوازي أو دوانا بريتيلا أشكرا كردني، يعني السفاح كداوين بيسي أشكرا ناكري خوي ريكا كويلا قالي يتلا ريقايا لكافتريايا لتورا كومالايتيا كان لموبايلا أو سفاحة همي باشا چونكا إعلاني تيانية. أفرمي فرقك أوي إعلاني تيانية بلام زواج إعلاني تياه، يعني أشكرا أكري وأفرمي أشكرا شيكا لنا ومزقوتا كان جاء أمهاتنا إن شاء الله لجير روشناي أو فرمودية كالجير روشناي أو فرمودية شابو سنة رسول الله صلى الله عليه وسلم زينو كراوته وهاتن بوي عبادته. لفرموديك رسول الله صلى الله عليه وسلم مشقاري كان جكان ما نكا وفرمي يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. فرمي أيكو مالي جنجان لكورانو لكتانيش كي لأيوة با أي هبو با زواجك تواناي با أي هبو با زواجك با أتشيا با أبريتيا لا بريا وبردن لروي مادي ومعنوي، يعني أي كركان كامتان أتوانن ئافرەتێک بەڕێوە بەرن وەکو هاوسەری خۆتان لە ڕووی مادی و معنەویەوە چی پێویستە بۆی دابینکەن ئەوە بچنە پێشەوە ئەو ئافرەتە بخوازن و ئەی ئافرەتان ئێوەش کامەتان ئەتوانن پیاوێک ڕابگرن لە ڕووی مادی و معنەویەوە ئەوە ئێوەش زەواجکەن. بۆی سەیرەکەی فەرموودەکە ئەمرەکە بە زەواج بەڵام یەک شەرتی بۆ دانێ کە ئەویش باەیە باش بريتيا لويك بتواني بري وبري لروي مادي ومعنوي. أفرمي فإنه أغص للبصر أغض للبصر. فرمي لبروي أو زواجك كرا يتر هم كرك وهم كتشكش شاويان داعقرن يترون تشاونا عقارن شون قالين الله سبحانه وتعالى بحلالي بياوين وابو حرام الروانين أردولان وقالين أو تشاوى بو بينيني رقزي برامبر تنها بو يكس حلالة وعبادته أيجها وسركي خومانا بو غير أوانا بمعصية. فاش أنا فرمي وأحفظ للفرج يا وأصون للفرج هدو لفظك ياتوا فرمي و باريزري شبو داوين يعني تشكرك كزواجي كر يتر داويني خويا باريزي لو حلالا نبي بكارينا أنا وش آفرتك كالزواج كلا يجدع عني خويا باريزي لو حلالا نبي بكارينا أنا. ورسول الله صلى الله عليه وسلم لفرمودي كتير فرمي من يضمن لي ما بين لحيتيه ورجليه ضمنت له الجنة. فرمي هركسي دوشت ضمان بكابوم حرامي بين جامنا بقاتوا بيم أو دواني باراست بي من زمانی بەهشتی بۆکەم ئەو دوانش کوێن نێوانی پێکان و نێوانی شەویلگەکان یعنی زوبان و داوێن. داوێنەکە بەما پارێزرێ زوبانەکەش لەسەر خۆتە بیپارێزی کە ئەویش بە تەقوا و بە ئیمانە پارێزرێ. و بۆ ئەم زەواجە رسول الله صلى الله عليه وسلم پێوەری داناوە نابێ هەڕەمەکی بکرێ بە هیچ شێوەیە لە ئیسلامە زەواج بۆ شێوە ناکرێت کە من ئافرەتەکەم بینی شتێک تیا سەرنجی ڕاکێشام و چوم هێنام
ئافرەتەکە منی بینی شتێک لە منە سەرنجی ئەوی ڕاکێشا و زەواجی لەگەڵ کردم هەر زەواجە لەسەر و ئەساسە بنیاد بنرێ زەواجێکی ناجح نابێ. رسول الله صلى الله عليه وسلم پێوەری داناوە بۆ هەردوولا کا فەرمێ بە ئافرەتان ئێوەشوو بەم جۆرە پیاوەکەن إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه. فەرمێ گەر پیاوێک هاتە داواتان لە دوو شتی ڕازی بوون دین و ئەخلاقی من ترضون یعنی ئەبێت تۆ ئەوەنە بە دوواداچوون بکەی ئەمەنە بکۆڵیتەوە کە تەواو دینی ئەو ئینسانت بۆ دەرکەوێ کە ئایا دینێکی ڕاوەستاوەتیایە یاخود نا. یەکەمین شتیش کە تۆ بێ بە دوایە بچی لە دینەکەیە تەوحیدەکەیەتی ئایا ئەم ئینسانە ئینسانێکی موحیدە بەریە لە شیرک و لە مشریکین یاخود نا. چکە بەڕاستی ئینسانێ تەوحیدی نەبێ ئەوە ناتوانێ ئەمانەتەکەی تۆ کە کچەکەتە بیپارێزێت چونکە ئەو ئەمانەتی ئەڵڵای ضایع کردووە چونکە تەوحیدی ئەڵڵا ئەمانەتە ئەمانەتی ئەڵڵایە لە گردنی ئینسانەکانە وإذ أخذ ربك من بني آدم من ظهورهم ذريتهم وأشهدهم على أنفسهم ألست بربكم قالوا بلى شهدنا أن تقولوا يوم القيامة إنا كنا عن هذا غافلين أو تقولوا إنما أشرك آباؤنا وكنا ذرية من بعدهم. أم آيات بيوتري آيات ميثاق رسول الله صلى الله عليه وسلم فرمي ما أو بيمانيك الله سبحانه وتعالى لا بشتي آدم همون وكاني در كردو لي ورقرتون بۆیە ئەبێت تۆ بگەڕیتەوە بزانی ئەم کوڕەکە بەتەمای کچی بیتێ یاخود بەتەمای شووی پێ بکەی ئەم میثاقی پاراستووە ئەم عەقدەی نێوان خۆی و ئەڵڵای پاراستووە گەر پاراست بێتی ئەو جار ئینتیقال ئەگەین بۆچی بۆ ڕوکنی دووەم کە ڕوکنەکانی ئیسلامەتیە نوێژکردن بزانم نوێژەکانیە پارێزێ ئەگەر لە نوێژەکانیشا دەرچوو ئەچم بۆ ڕۆژوەکەی بزانمەی پارێزێ ئەچم بۆ زەکاتەکەی ئەچم بۆ حەج و عومرەکەی بزانمەی پارێزێ ئەچم بۆ ئەمر بە معروف نەهی لە منکەڕەکەی بزانمەی پارێزێ ئەنجا ئەچم بۆ قەوامیەتیەکەی زان مەتوانێ ڕاوەستاو بێ بەسەر ئافرەتەوە لە ڕووی مادی و معنەویەوە ڕایگرێ و هەموو شتێکی بۆ دابین کە ئەگەر ئەوانەی تیا بوو فەرمۆڵێم پیرۆز بێت تۆ شایستەیەوەی کچە بدرێتێ. ئەمڕۆ زۆر کەس کە پرسیاری دینەکە پرسیارێکی ڕووکەشە ئەڵێ نوێژەکە یکاگە خۆی ابن سەلوولیش نوێژیە کرد بەخوا جیهادیشیە کرد بەخوا زەکاتیشیە دا والله مبلغی رسول الله بوو صلی الله عليه وسلم و سامکەبەرە نەبوو کە رسول الله صلی الله عليه وسلم وتاریە لە جێی خۆی دەنگی ناگەشت بۆ دواوە ئەو لە ناوەڕاستە هەڵەسایە قسەکانی رسول الله ئەگەیان بە دواوە ئەوە قیاس نییە نوێژەکە جاری وایڵێ ڕیشی هەیە ئەوش قیاس نییە ڕووکەش تێمەکەەوە وردەکاریکی جوان بکە کچەکە و خەسار مەکە 20 ساڵە بەخێویەکی بۆ ئەیکەیتە دەستی نامەردێکەوە بۆ ضایعیەکەی بۆی فەوتێنی لێو زیە یەکێ پێت بڵێ مۆبایلەکەتم بەرێ 2 ڕۆژ لام بێ نایەیتێ تۆ بۆ کچەکە تیەیتێ ئەیکەیتە دەستیەوە بیچەوسێنێتەوە وێ بڕۆ بە دوای دینیە تا ئەوەندەی دڵە ئاسوودا بێ ئۆخەی ئەمە دیانەتی هەیە هەر لە تەوحیدەوە پیایە ڕۆشتوم هەتا وەکو قەوامیەت شایستەیەوەیە ئەم کچەی بەمێ ئەنجا بیدەرێ ئەمە خاڵی یەکەمیشە. خاڵی دووەم فەرمێ وەخلوقه ئەوەنەش بە دوای ڕەوشتیا بڕۆ کە ڕازی بی لە ڕەوشتیشی تەرضەونە دینەه وتەرضەونە خلوقه ئەوەنە بە دواداچوون کە بۆ ڕەوشتی کە لە ڕەوشتیشی دڵنیا بیتەوە ئایا ئەمە تووڕە و عەسەبیە ئایا ئەمە ڕەزیلە ئایا ئەمە کەسێکی حەسوودە ئایا ئەمە کەسێکی ناخپیسە ئایا ئەمە حرام خۆرە ئایا ئەمە سەرشۆڕ و کۆیلێ یاخود پیاوێکی پیاوانەیە تۆزێ بە دوای ئاوا ڕەوشت و ئەخلاقیا بڕۆ ئایا ئەمە تەعاملی هیچ نەبێ لەگەڵ دایکی و خوشکەکانی چۆنە دایکی و خوشکەکانی خۆی پێسووک بێ بەتەمای کچی تۆی لا گەورە بێ نەبەخوا لەوانەیە بۆ ئەوەی بگا بە چێژەکەی خۆی لە سەرەتایە ئەوەی بێوێ بیکە بەڵام دوایی کە لە چێژەکە تێر بووە نامێنێ جوان بە دوای ڕەوشتیشیا بڕۆ ئەوەندەی دڵێ لێ ڕازی بێ ئیسراحەتکە. ئەمڕۆ لەبەرەوەی زەواجەکان ئەبۆ شێوە ناکرێ ئەگەریش گرنگی بدرێ بە دین و ڕەوشتەکە تەنها ڕووکەشێکە ئەین کابرا دراوسەیەتی بینێ ڕوات و یەتە دەرەوە خۆ دراوسی ئێستا کۆ ئاگایان لە یەکتریەوە کوجارە ئەی بینێ ئەڕوات و دێت کێشەی نییە بۆ خەڵک
سەلامێکا و سەری لەسەر مۆبایلەکەی تۆڵا وڵا کوڕێکی زۆر فەقیرە لێر و ڕواتوێت حەقی کەسی نیە وڵا ئەو باش نییە ئەو باش نییە چۆنە بێ حەقی هیچی نەبێ یعنی بێ حەقی دینی هەبێ ئەبێ حەقی دراوسەی هەبێ ئەبێ حەقی هەموو کەسێکی هەبێ بە ئەخلاق و بە ڕەوشتی جوان لەگەڵیان هەڵسوکەوت کە ئەو هیچیانی نەکردووە یعنی حەقی دراوسەکەی نەهاوە کە دراوسێ باش بی لەگەڵی تۆ چۆن زانی و ئەمەی تر کێشەی نییە و کەسێکی باش تۆ مافی دراوسێ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێت جبریل لەوەی دووبارە کردەوە وام زانی دراوسێ میرات لە دراوسەیە بە ئەو هەر سەلامێکی لێ کردو نەیدیوە ئیتر نە هەواڵێ نە پێداویستیە نە شتێ یعنی بەڕاستی ئەبێ بە دوایە بچیان بابەتانە نەک هەر بەڕووکەش یاخود دوو کە زوتی ئەوە باشە تەواو جاری وایە کابرا کەسێک شایەتی بۆیە خۆی سەدقاتی ئەو خراپە قابلە بڵێ ئەو خراپە سەیریەکە خۆی خراپە و ئەو لە خۆی باشترا لە کوڕیچاک نابێ بە دوایە بڕۆی وێ فەرمێ لەسەر ئەم دوو پێوەرە ئێوە کچ بن بە کوڕ ئەگەر وانەکەن گوێ بۆ دوو پێوەرە نێن بە دوایە نەچن کچەکەتان ضایعەکەن یاخود ئەم دوو پێوەرە بشکێن پێوەری تر بێنە ئاراوە إذا أتاكم من ترضون شهادته جماله ماله منصبه ئەو گۆڕیتان ئەڵە کابرا پارەی زۆرە کوڕێکی کاسبە یەمێ وڵا کابرا جوانە وڵا کابرا دەسەڵاتی هەیە وڵا کابرا شەهادەی بەرزی هەیە ئەگەر ئەمانە کرد بە پێوەرەکەی رسول الله صلى الله عليه وسلم ولانا فەرمێکی تەکون فتنة في الأرض وفساد كبير ئەوە فتنە و فەساد هەموو سەرزەویەگرێتەوە ئەمڕۆژ دیارە ئەگەر بڕۆی تەماشای مەحکەمەکان بکەی وە سەیری ڕێژەی تەلاق بکەی ئەزانی فتنە و فەساد گەشۆتە کوێ واگەر یەک تۆز قەوام بی بەسەر مۆبایلەکانی مناڵەکانتە ئەزانی فتنە و فەساد گەشتۆتە کوێ گەشتۆتە لووتکە و هەر بەرەو سەرەوە ژەڕوە سەبەبەکەی چییە شکاندنی ئەو پێوەرانەیە لەبارەی ئافرەتانی شەوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ ئافرەت لەبەر چوار هۆکار خەڵک ئەچێتە خوازبێنی المرأة تنكح لأربع ئافرەت لەبەر چوار هۆکار خەڵک ئەچێتە خوازبێنی جەمالوها جوانیەکەی یەکەم شت جوانیەکەی طبعا جوانی بۆ کوڕیش و بۆ کچیش بەقەدەر خۆیان یەکتری کوڕێکی چەندێ جوانی تایە بە کچێک بێنە ئەوەندەی خۆ جوان بێ ینی بۆ ڕێی بۆ مەلیکە جەمال دواتر سەیرەکەی و پێوەرانەی تیانیە و شتەکە قەڵپە بێتەوە لەسەرێ یاخود تۆ عینەن شت ئافرەتێکی بۆ ئەڕوانی بۆ شاقۆز کوڕەکە بەقەر خۆت جوان بێ و تەواوی تر چ پێویستەکە تۆ پێوەرەکە با دین و ئەخلاق بێ جا فەرمێ یاخود لەبەر جوانیەکەی هێنرێ یاخود لەبەر بنەماڵەکەی هێنرێ ئەمڕۆ ئەو جۆرە زەواجە زۆرە ئافرەت هەیە هیچ مواسفەتێکی ئافرەتایەتی تیان نیە بەڵام کابرا بۆی بێ بە زاوای ماڵی فڵان لەبەرەوەی مەسئولە لەبەرەوەی دەوڵەمەنە لەبەرەوەی خاوەن پێگەیە ئەچێ زەواج لەگەڵ کچەکەیەکە ئەیتر دوایش گیرە خوا بەدەستیەوە باشە و ناژوێرێ هیچ ئیجراعاتێ بەرامبەر ئافرەتەکە بکە لەبەرەوەی بەدەسەڵاتیە بەسەر خۆیان ئەمە شکاندنی پێوەرەکانە هەمووی زەرەرەکەی بۆ شێوەیە لەوانەیە ئێوە و جۆرە کەسانەتان نەدیبێ بەڵام ئێمە دیومانە کێشیان هاتۆتە لامە کوڕە گریاوە خۆم تووشی ئەوە کردووە وتومە ئەمە بۆمە بن بە پشت کە چی ئێستا کردویانم بە کۆیلەی ماڵەکەی خۆیان و ناشتوام دەرچم دەی وها ئاگاداری خۆت بە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم دیاریەکە پاشانە فەرمێ وەمالیها یاخود لەبەر پارەکەی ئافرەتەکە دەوڵەمە ناڵێ مێردەکەی مردووە پارێکی زۆری بەجێشتۆ با بڕۆم بیێنمە و پارەکەی بۆ من بێ یاخود دەبینێ باوکی شتی زۆر کردووە بە ناوی وەڵێ با بڕۆم بیێنمە و شتانە سبەینێ بۆ منە بێ دواتریش سەیرەکەیەکەوێتە کۆیلایەتیەوە آخر شتە فەرمێ وەلی دینیها زۆر جار ئافرەتیش لەبەر دینە هێنرێ طبعا چ کۆمەڵگایەک بە زۆری ئافرەت لەبەر دینە هێنێ و کۆمەڵگایی کە دین قیمەتی هەیەتیە دین ڕەواجی هەیەتیە کە دین ڕەواجی نەبووتیە گوێ نایەنێ لەبەر سیانەکەی ترێن جا رسول الله صلى الله عليه وسلم فەرمێ فەظفەر بذات الدین تەریبەت یەداک تۆ دەست بگرە بە دینەکەیەوە ئەوە دەسێ بە بەرەکەت تا ڕۆشتووە ئیتر هەموو شتێکە دەسەکەوێت ئەمە پێوەری رسول الله صلى الله عليه وسلم بۆ هەڵبژاردننی ئافرەتیش بۆی پیا و ئاگاداری خۆی بێ کە بەرەکەت لەکوێیە لەو سیانەی ترا بەرەکەت نییە
لەو دانایانە هەیە کە دینەکەیە ئەگەر ئەو سیانەی تر هەرسێکی بەیەکەوە تیا کۆ بێتەوە جوانی و دەسەڵات و پارەش مادام دینەکەی نییە بەرەکەتی تیان نییە بەڵام کە دینەکەی هەبوو ئەگەر سیانەکەی کەشی نەبێ بەرەکەتی تایە ئەم پێوەرانە بیگرە لەبەر و زەواجی خۆ بکە و لێی مەترسە حتى لكلفكشي ما ترسى رسول الله صلى الله عليه وسلم لفرموديك فرمي حق لسر الله سبحانه وتعالى عون من أراد النكاح ليعف نفسه حق لسر الله يارمتيه وكسبدا كأيوه الزواج كابوي داويني خوي بباكي بارزي ما دام أو ما بستكت للزواج الله جل جلاله يارمتيه چەندێ قەرز کردبێ بۆ تەدرێتەوە چەندێ ماڵە سەرف کردبێ بۆ قەرەبووە بێتەوە چەندێکە بەدەستەوە بێ ئەتوانی پێبێنی بەست تۆ پیاوانە بڕۆ پێشەوە بەڵام بەمەرجێ مەبەستێ چی بێ عیفاف بێ پاکێتی دایان پاکی خۆ پارێزی تووشی حرام و زینا نەبی نەک مەبەستە چێژ بێ نەک مەبەستێ پۆز بێ نەک مەبەستە هەنێک کەس کە ئەمڕۆ بەڕاستی یعنی جاری وایە بۆ زەواجەکە لە ناو ڕفیقەکانی بڵێ ئەوە مێردەکەمە و شوم بۆ کوڕە کرد ئەوە ژنەکەمەوە من ئەو ژنە مێناوە کچی فڵانە مێناوە ئاوایە بۆ ئەوانە نە یا بۆ حەزەکانی خۆی بە تەنها نە بۆ ئەوانە نە بۆ ئەوەی داوێنی خۆ بە پاکی پارێزی ئەوە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا یارمەتی دەیە کۆمەکیتەکە وەڵاهی دەوڵەمەندێکە وەڵاهی ماڵ و سەرۆت سامانە پێ بەخشێ قەرز و قۆڵە و هەموو بابەتەکانی تریش لە کۆڵی خۆتەکەیتەوە پاشان کە بەم پێوەرانە و بەم ڕێکارانە لە ئیسلامە زەواج کرا ئەو وەختاوەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەڵێنی پێداون لە نێوانیانە دروستە بێ کە فەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها ئەگەر تۆ هاوسەرەکەت بەم پێوەرانە بێنی و تۆش بەو شێوەیە و بۆ پێوەرانە شوو بکەی ئەوە ئەبنە سوکنا بۆ یەکتر ئەبنە سوکنا بۆ یەکتر ئاسوودەی یەکتر ڕاگرن دڵ و دەرونی یەکتر ڕاگرن ژیانێکی خۆشە ژین بەیەکەوە وای لێیە ئەم پیاوە ئاسوودەیی لەوایە بینێ لەگەڵ ژنەکەی دانیشێ و ئەم ژنەش ئاسوودەیی لەوایە بینێ لەگەڵ پیاوەکەی دانیشێ نەک ئاسوودەیی ئەم پیاوە لەگەڵ مۆبایلەکەی بێ ئاسوودەیی ئەو ژنەش لەگەڵ مۆبایلەکەی کامڕۆوای لێ هاتووە ژن و پیاون لە پاڵێکە پاڵ کەوتون لە جێیە ئەم بە دڵ و ڕۆح و گیانی لەناو مۆبایلەکەی هاتیش بە دڵ و ڕۆح و گیانی لەناو مۆبایلەکەی دوو جەستەی بێ ڕۆح لە پاڵێکە دانیشتو باشەوە شکاندنی و پێوەرانە لە بەریەک هەڵوەشانی خێزانەکان و خانەوادەکان و کۆمەڵگاکان و تیاچوونی ئینسانەکانیشە یاخود دەبینی ئەم بەس بە گازینۆ ئاسوودا بێ بەس بە بار ئاسوودا بێ بەس بە دەرەوەی ماڵەکەی ئاسوودا بێ لەگەڵ ژنەکەی نە ژنەکەش بە هەمان شێوە سەویش ئێستا گازینۆ بۆ ئەنیش کراتەوە ئەنیش داوایەکەن کافتریانەیە و شوێنیانەیە بۆیە چن لەگەڵ ڕەفیقەکانی ئاسوودا بێ لەگەڵ مێردەکەی ئاسوودە نابێ لەگەڵ ڕەفیقەکانی ئاسوودا بێ لەگەڵ ژنەکەی ئاسوودە نابێ سەبەکەی چ سەبەکەی ئەوەیە گوێ نادرێ بۆ شەریعەتە گوێنەدانیش بۆ شەریعەتە ئەو کارە ساتانی لێکەوێتەوە کە دواتریش لە بەرچاوی یەکە بن و تەنها هەرەوەنەیە دوو جەستە بە بێ ڕۆح لە ماڵێکا بەیەکەوە ژین یعنی ئەگەر بڵێ خوشک و برایانەش نییە چونکە خوشک و برایانە ڕەحمێ لە بینیانە هەرە بێ ئەوەی کە زۆربەی ئەمڕۆ ژن و مێردەکان سکاڵای لێکەنە لە ژنەکەم احتیمام پێنە و ژنەکەش سکاڵاکە لە پیاوەکەم احتیمام پێنە ئەو سەبەکێتی پاشانە فەرمێ وجعل بينكم مودة ورحمة کە زەواج لەسەر پێوەرەکان بوو بەڵێ ئەو دوو شتەی تیا دروستە بێ یەکەم سکونای تیا دروستە بێ دووەم مەوەدە و ڕەحمەی تیا دروستە بێ سۆز و خۆشەویستی سۆز و خۆشەویستی دروستە بێ نەک لە نێوان کوڕ و کچەکانە بەتەنها لە نێوان خانەوادەکانیشە کوڕ و کچ هەیە کە زەواجەکەن ئەمەندەیەکیان خۆشەوێ و ئەمەندە گرنگی بە کەسوکاری یەکەدەن کە سوکارەکانیشان لە یەک نزیکە بنەوە بە نزیک بوونەوەی کوڕ و کچەکە ئەوەنە ئەبنە دۆست و ئەحباب و خۆشەویستی یەکتر واللهی من ماڵە خەزوورانی کچ و ماڵە خەزوورانی کوڕم دیوە لەگەڵیان دانیشتوم هەستم نەکردووە کامیان هی کامەیانە ئەمانە دڵسۆز بوونەوەنە گرنگیان بە یەکداوانە یەکتریان خۆشویستەوە ئەوە ئازایەتی کوڕ و کچەکەیە کە بە شێوازێکی دروست زەواجیان کردو یەکتریان هەڵبژاردووە دەی وەڵای ماڵە خەزوورانیشم دیوە دوای 4-5 مناڵ ئەم خەزوورەڵێ بیکوژم زاواکەم ئەو خەزوورەڵێ بیکوژم بووکەکەم سەبەکەی چییە؟ سەبەکەوەیە هیچ پێوەرێکی شەرعی لە زەواجەکەیانە نەبووە وەیە مەوەدە و ڕەحمە
ئیتر بەربڵاو لە کوڕکچەکەەوە ئەڕوا بۆ دوو خانەوادەکە ئەڕوا بۆ نەوەکانیشە. جا الله سبحانه وتعالى ئەفەرمێ ئەمانە هەمووی ئاياتی تایە بۆ قەومی کە تێ بفکرێ، بیر بکاتەوە، بزانێ زەواج چۆن بکە، بزانێ لەگەڵ کێ بژی، بزانێ چ ئافرەتێ هەڵبژێرێ بۆ ئەوەی مناڵی لێ دروستکە، و بزانێ چ پیاوێ هەڵبژێرێ بۆی باوکی مناڵی بێ. نامێ زۆر بچمە ئەو چیرۆکانەوەی کە لەو بابەتەوە هاتووە ئافرەتان هەبوون لەناو سەحابەیە کە بە دین و ئەخلاق بەو پێوەرانە پیاویان هەڵبژاردووە و چنەوەیەکیان داوە، و بە هەمان شێوە پیاوانیش کە دینیان هەڵبژاردووە چنەوەیەکیان پێشکەش کردووە. لەوانەیە نمونە زۆر هەیە. هەر جولەیبی بەگەر بڕۆی قسەکەی بخوێنیتەوە سەرە سوڕمە، یعنی کاتێک کە بە جەمیلەی ژنی ئەڵێن بۆ شوت پێکرد کە زانی ئەمرێ، خۆی خەوە بینە پێشەوە، خەوەکەی بۆ لێکێنەوەڵێن شووەکەیت و مێردەکەت شەی دەبێ. ئەڵێ ویستم کوڕێکم ببێ لی کە کوڕێکی بوو لی ناوی عەبدوڵڵا بوو، دوایی بڵێن وەلەد و شەهید، بڵێن ئەوە مناڵی شەهیدێکە، و بەخۆشم بوو ترێ ئەرمەلەت و شەهید، ئەو بێوەژنی شەهیدێک. ئافرەتانێکە بوون ئاوا زەواجیان کردووە بە عەقڵیەتێک کە مێردێک سبەینێ لە قیامەتە سەریان بەرز بێت پێی، نەک مێردێک سبەی هەر لە دنیا سەری شۆڕ بووە لە قیامەتە سەری شۆڕە پێی، یاخود ژنێک بێنێ عەینەشت. کە بەڕاستی ئەمە ئەگەر بێت و بەو ڕێکارانە بڕۆی سەر ئەنجام ئەگەر مناڵێکە ببێ مناڵەکەش بێ بمای خێر و بەرەکەت بۆت. وەکو چۆن ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم فرمي إذا مات الإنسان انقطع عمله، إنسان كمرد كرداري أبشري طواب إلا من ثلاث، لسي حالتان به. يكم يعني صدقة جارية خير يكبر دوامي بابلين أجري بوبرو عليه وكو دروس كرني مزقوت يكوشتكي لو بابته زورا جورا كاني زورا بس مزقوت بانمونه ياخذ علم ينتفع به كتابك كومال الدرس وتار بجيش تبي السودي هبب وخلق آخر شتيان شيء ولد صالح يدعو له. زواجك جوان وباكي كردوه بركة شرعية كان منالك باشي بوا أم من ضالة بردوام دعاء خيري بوك خوي مردوه كرداري من ضالك ببا أجرو دي بوي لنا وقورك أبي بروناكي بونا وقورك من ضالك ويبراسي هدف للزواج با أعمانا به وبيوركاني شي بقى وانا بن كأم من ضالة أمينيته أبوي بلام صدقة جارية لواني تيابش علمك لواني بفوت كتابك بلام من ضالة أمينيته أبوي أجرك أجر إيش من ضالة پروردك أو زيادة به دواني كپروردك أو زيادة به خوجت شان من الله يبجيش لبي بوشي وأجرك زور زيادة ولا قيامتي شادسان بوي بابا أجر. رسول الله صلى الله عليه وسلم فرمي دایک و باوکێکێنن لە ڕۆژی قیامەتە جلوبەرگی بەهشتیان بەسەراکەن و تاجی بەهشتیانەکەن سەریان خۆیان سەرسامە بن بەو جلوبەرگ و تاجە کە پێیان ئەدرێ لە ساحەی مەحشەڕە. ئەڵێن ئەمە بەهۆی چیەوەیە ئەی پەروەردگارمان؟ فەرمێ بئەخذی وەلەدیکم القورئان، لەبەرەوەی منداڵەکەتان گرنگی بە قورئان داوە و بەهۆی ئەوەیە. و ئینشاءڵڵا منداڵەکانیش ئەتوانن بیانکەن بە خەزێنەی ئەجر و پاداشت ئەگەر بێت و باوکو دایکەکان خۆیان صالح بر. من لما زياترنا ولم دعوكار من الله سبحانه وتعالى بركة خاتن نيواني يمدو خانواده ونيواني أم خشكو برايمان ونوي صالحيان ببيتو ببنا معيش على زيبو همولاك والحمد لله رب العالمين.